هەرچەندە زانیاریورد لەبارەی دەستەواژەی گاخان نییە، بەڵام لە شێوەزاری زازاکیدا بە دوایین مانگی ساڵ دەگوترێ خان. جژنی گاخان پێشوازی لەسەری ساڵی نوێ. وەرم با باسی جژنێکتان بۆ بکەم بە ناوی جژنی گاخان کە کوردی عەلەوی لە باکووری کوردستان ئەم جژنە بەڕێوە دەبن. جژنەکە چۆنە؟ یەن سێ ڕۆژی سێشەممە بە ڕۆژوو ئەبن. ڕۆژبوونەکەشیان بۆ ئەوەیە کە خۆحافیزی لە ساڵی کۆن بکەن و پێشوازی لە ساڵی تازە بکەن. اینجا دوای بە ڕۆژبوونەکەیان سەما دەکەن، ئاهەنگ دەگێڕن، سەمای خاڵگاخان دەکەن، اینجا دەچن شیرینی دەخۆن، سەردانی شوێنە پیرۆزەکانی خۆیانەکەن. اینجا ئێمە فیچرێکمان بۆ ئامادەکردون بیبینن بزانن جیاوازی جژنی ئەوان لەگەڵ جژنەکانی دیکە چییە. ئەمە ڕێوڕەسمی جەژنی گاخانە لەلایەن کوردی عەلەوی لە دێرسیم بەڕێوە دەچێت. ئەم جەژنە لە سێەم هەفتەی مانگی کانونی یەکەم دەست پێ دەکات و لە هەفتەی یەکەمی کانونی دووەم کۆتایی دێت. ئەم جەژنە بە بۆنەی بەخێرهاتنی ساڵی نوێ و مەڵاوایی لە ساڵی کۆن بەڕێوە دەچێت. نکا ئاسما گاغان دێرمە نا ئەسمێرە تێپیا کرمانجیە دێ کرمانزورێ عەلێڤیورە ئاسمە ئیتقات دەستکەنەزە یێما دێ yani yılbaşı yema sera neviye ju roze de niyo sera neviye aslında takvime Kırmancı de Alevi de hesabı kanvani hesabı rastasmı vani a hesabı göre hautomal dero neomart dero ama itaraki ju süreç ju proses vajime destkenazı hatan hautomal berdevam kanu Nihire mena asmi, gagan Xızır hautomal, sera neviye ki nevi martte dest kenazı, hatan o vakt sayke eve sera neviye hek alemi ki haut rozu de peyda kerdo. Yema ki itikat emade, çiyo ki ma ame hurent, çiyo ki ma keme, düya ema, verdise ma, kınze ma, efendim kayema, roze ma, yani hatta itikat ma ki kamca asmede sekeme, Nipyoru sayke hak alem havt rozu de peyda kerdo ay temsil kenu. هەرچەندە زانیاریورد لەبارەی دەستەواژەی گاخان نییە، بەڵام لە شێوەزاری زازاکیدا بە دوایین مانگی ساڵ دەگوترێ خان واتە کۆن، بۆیە کە دەڵێن گاخان واتە ماڵاوایی لە ساڵی کۆن. لەم جەژنەدا سێ سێشەمە بە ڕۆژوو دەبن بە واتای خۆئامادەکردن بۆ ئەو سێ مانگەی زستانی سەخت تاوەکو لە ناخۆشی و بەڵا بەدوور بن. لەم جەژنەدا گەورە و بچووک و منداڵەکانیش زوو لە خەو هەڵدەستن و جلوبەرجی جوان لەبەر دەکەن. دواتر دەستنە شوێنە پیرۆزەکان و ڕێو ڕەسمەکان بەڕێوە دەبن. ما گاغاند سەرهەقی میازە خۆ پۆزەی ملۆقمێ خۆ دۆمانانە خۆ جێم سۆیمی ژارە سەر خۆری ئیڤاڤاتە خۆ کێم vêndayê Vay ya ilvaşyani va acumane de serna nasak naşıp kriz avzası var. Homete butin, hometre yani. Kader vernin yaro. Yardımcı bu acı nedir? Lokme xo keyme vala sandı. Ber xor cer salanak veşnim teçini yiyim. جەژنەکە بە ئامادەبوونی ڕێنیشاندەر مۆرشید و ڕیشسپی دەدا لە جەمخانەکان دەست بە ڕێوڕەسمەکە دەکرێت. لە ڕۆژهەڵات و باشووری کوردستانیشدا کاکەیەکان هەمان جەژن بەڕێوە دەبن. دوای ڕۆژووی سێ ڕۆژە ئەوان بەم جەژنە دەڵێن مەرنەوی. Kora her hira asmideki maket roza ceme ya ki hete itikatre çekeme nipyornedeki ma hem jaran xo hem ki merdun xo yad keme. Na gagandaki esta asma Xızır'daki esta automaldeki esta nikah ki ma deva kedekte ma sekert işte herkes lokme xopot jaraka necdiye devedera eve lokma amay me jare ser babama lokma pürü gulbankta efendim düya lokmada lokma kerd bile herkesi gita bekle kerd venet lokman xuguret düyanı xuguret şi
yani eve naima hak tabii ki amera xovir. جەژنی گاخان دوای بەرزڕاگرتنی لە شارۆچکەی خۆزات بە دابشکردنی شیرینی و نانی نیاز دەست پێ دەکات. پاشان سەردانی مەزاری ئێلمستەفا دەکەن و لەوێ بۆ ماوەیە کۆ دەبنەوە. Er Mustafa, namı jar ama Er Mustafa. Her ser yemin Er Mustafa ser. Lokma xu keme bala de keme, zavde xor de keme, o meta xor de keme. Her keşeri doyaçım. Hazır beteran granun nedir o? Tek ümidi mayke mutlu huzurluk bu. Yani tabii ki mayita zav kılmak kesekeme. Tabii no sembolik de işte Galu gagani ki asma na asmı da kaykeni. O tabii temsil kenu. O ki uzadı hireten karakter este. Jükek ben o kokum. O kokum kınzanık kanu danura xoser. Jükek ben o horto genç yani horto nevcivan. Genç o horto. Ama rüyoku tarıyor. Yedeği hekbe koyestu her mekoserde. Jüya bine ki kınzane cenu dano xora ben o yani kunut tone cenike.